First of all, I'm feeling great. I don't know about you. How's everyone feeling? تەنها بەمانەوەی 3 هەفتە پێش ڕۆژی هەڵبژاردن سەر و دۆناڵد ترامپ دەڵێت کە ئامادەیە پاڵچەک بنەوەی لە کۆڤید-19 بگەڕێتەوە سەر هەڵمەتی هەڵبژاردنەکان. پزیشکەکەی لە ڕۆژی یەکشەمە بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیاند کە سەرۆکی کۆماریەکان چیتر مەترسی نییە لەسەر گواستنەوەی پەتاکە. بەڵام مشتومڕێکی کاندیدی سەرۆکایەتی کە بەرگاری لەم هەفتەیەدا ئەنجام بدرێت ڕوونادات. ترامپ لە مشتومڕێکدا لە ڕێگای میدیایی دیدەنیەوە کە لەگەڵ جۆ بایدن ژێگری سەرۆکی پێشووی دیموکراتەکاندا ڕێژرابوو کێشایەوە. That's how debates have been handled in America. ئەوەیە بەو شێوەیەی مشتومڕەکان لە ماوەی 200 ساڵی ڕابردوودا لە ئەمریکا بەڕێوە چوون. تۆ لەوێ وەستاویت و لەگەڵ کەسێکدا مشتومڕ دەکرد و باوکم نایەوێت لە ڕێگەی کۆنفرانسێکی ڤیدیۆییەوە ئەو کارە بکات. ئەو دەیەوێت لەسەر شانۆ بوەستێت و سەیری چاویەکێک بکات و بایدن ئامادەنی ئەو کارە بکات. کامپێنی بایدن دەڵێت کاندیدەکەی دەڕوانێت تا ئەوەی بە تاکی لە 22 ئۆکتۆبر ڕوبەڕۆی ترامپ بێتەوە تا ئەو کاتەی سەرۆک لە پەتاکە ڕزگاری بووە و پەیڕەوی پرۆتۆکۆڵەکانی تەندروستی دەکات. هەرچەند بایدن بە ڕێژەی 12 لە سەدا لە ڕاپەرسیەکی نیشتمانی ئەم دوایەی دەنگدەراندا لە پێشەوەدایە هەردوو کاندید ڕوودەکەنە ئەوەی پێدەوتری ئیارەتەکانی گۆڕەپانی شەڕ ئەو ئیارەتە سەرەکیانەی کە لە هەڵبژاردنەکاندا یەک لە کەرەمان. ترامپ لەم هەفتەیەدا بۆ گردبوونەوەیەک سەردانی فلۆریدای کرد و پاشان دەچیتە پێنسیلڤانیا و بایدن لە ئۆهایۆ دەبێت. خەڵک لە زۆر لە ئیارەتەکاندا دەستیان بە دەنگدان کرد و ڕۆژنامەی نیویۆرک تایمز ڕایگەیان وا دیارە ڕێژەی بەشداربووان لە ویسکانسن کە لە ئیارەتەیەک لە کەرەوەکاندایە زۆر بووە کە لە ناوچەی دین کە شوێنی بەهێزی دیموکراتەکانە ڕێژەی ئەو دەنگدانەی تازە پێشکەشکراون فرتر لە 36% کۆی دەنگدانی هەڵبژاردنی ساڵی 2016دایە. کامپێنی بایدن بە خەڵک دەڵێت زوو دەنگ بدەن و خۆیان بچن دەنگ بدەن لەو ئیارەتانەی کە بەوە ڕێگە دەدەن. ئێمە بە خەڵک دەڵێن کە لە دەنگدانەکانی زوو کە خۆیان بچن و دەنگ بدەن و کەڵ وەربگرن وە لەبیرت بێت سێرکە من لەسەر دەنگدانم. دوێنێ ویلایەتەکانی نیو ئۆریانز و لیوزیانە دەستیان بە دەنگدان کردووە من هانی خەڵک ئەدەم سوود لە پرۆسەی دەنگدان وەرگرن. دەنگدانی زوو کە خۆت بچیت و دەنگ بدەیت باشترین ڕێگایە لەبەرەوەی هێڵەکان لە ڕۆژی هەڵبژاردن کەم دەکاتەوە. لە کاتێکدا هەڵمەتەکان پەیامەکانیان دەگەینە وڵاتەکە ئەنجومەنی سنات دەستی کرد بە لێکۆڵینەوەکان بۆ پێشڕاستکردنەوەی ئەیمی کۆنی بارێت بۆ ئەوەی ببیتە دادوەری داهاتوو لە دادگای باڵای وڵاتە گرتوەکان. گوێڕاگرتنەکە خۆناغێکی تر دابین دەکات بۆ دانوستاندنەکان لەبارەی ئایندەی وڵاتەکەوە. ئەگەر بێت و پێشڕاست بکرێت بارێت جێگای دادوەر ڕوث بادەر گینسبەرگ دەگرێتەوە کە لە مانگی 9دا کۆچی دوایی کرد.